بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان لە پۆدکاستێکی دیکە لە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست دەبین. ئەمجارە میوانەکەمان میوانێکی پڕ ئەزمون لە ژیان پڕ ئەزمون لە کاری میدیایی بەڕێز کاک پەیوەند عومەر کە بەڕێزیشان هاوکە لە ئێستادا کاندیدی کۆمەڵی دادگەرین لە ژمارە 147 و ژماری بەڕێزیشان 25 حتمما ئەمڕۆ باز لە وێزگەکانی ژیانی دەکەین، باز لە ئەو ژیانی کە پێدا تێپەڕ بووە و لەگەڵیشیدا هۆکار و ئەسبابی ئەوەی کە بەڕێزیان لە ئێستادا یەکێکن لە کاندیدەکان زانین بۆچی دەیەوێت لەم ڕێگەیەوە ئینشاءالله خزمەت بکات لە داهاتوە لە پەرلەمانی کوردستاندا. لەمووی گرنگتر ئەو قۆناغانی ژیانی بەسەر هاتەکانی کۆمەڵێک بابەتی دیکە پێکەوە گفتوگۆ دەکەین. کاک پەیوەند زۆر سپاس دەکەم. سپاس بۆم دەکەێتە. سپاس بۆ جەنابی خوا بەخێر بێ. مەمنون زۆر سپاس. کاک پەیوەند لەوە دەست پێ بکەین جەنابەت قۆناغی ژیان چۆنی بوو یاخود بڵێم پەیوەند عومەر کییە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي آمين. پەیوەند عومەر مناڵی گوندێکی شار باژێڕە بە ناوی گوندی وڵاغلوو، وەکو چوارەمین مناڵ لە دایکە بم لە ساڵی 1970 ئەو کاتە هەر مناڵێک دێتە ناو ژیانەوە ئەندازەیەک باری ژیانی خێزانەکە قورسەکە سەردەمەکە وای چکە لە ناشارمەوە ماڵی ئێمە کە چاومان کردەوە لە ماڵێکی زۆر هەژارە هات بووینە دنیاوە، ینی هەژاری وەکو مشک چۆن لە ماڵێکی چۆڵا بۆ نانە ڕقێکە گەڕێ، هەژاری ئاوە ماڵی ئێمەیە دۆزی ئاوەکو و قژبەنەکانی با بڵین تەیە کرد. بیرم دێ لە گوند بوون کاک پەیوەند؟ بەڵێ لە گوندی وڵاغلوو بووین. بیرم دێ ئەمە هەمومان بە ینی هەشت سەرخێزان بووین، هەمومان بە یەک لێفا خەوتین. لەفێکی گەورەمان هەبوو بەس لێفەکە زۆر بەڕەحم بوو، ینی بە شەفقەت بوو، جێگا هەمومانە بووە و زۆر جار ینی بە ژمارە قاچی یەکتری ئامانزانی کە ئێمە خێزانداری نانی خێزانەکەمان زۆرە، ئەگەرچی ینی خۆشیشی تیا بوو ئەو شێوە ژیانە، ینی تۆ بیرکەرەوە لێفەیەک هەر چوار دەوری ئەبوو بە بالیف و سەرین، دوای هەرێکە لە لایەکەوە بە خۆیاندا خوشک و براکانم زۆر جا سوحبەتمان لەژێر ئەو هینان لەژێر ئەو لێفایە کرد و ڕۆژگاری ئەو کاتەی ماڵی ئێمە ڕۆژگارەکانی یا باڵام شەوگارەکانی درێژتر بوو، چونکە دایکم زۆر جار ئەو پەنجەرە بچووکەی کە هەمان بوو نازانمانی بۆ وای لێ کرد ئەیاخنی حەزیە کرد ماڵی ئێمە ڕۆژی زۆر لێ نەبێتەوە، نازانم حەزی لە ڕۆژ و چوونە دەرەوەی ئێمە نەبوو، لێ ناشارمەوە ئێمە مناڵ بووین کە چوینە دەرەوە ئێواران دایکم وەکو چۆن کەروێشکە کاتەوە ژوورەوە ئاوە ئێمە کردەوە ژوورە و ئیتر دەرگاکەی داخست و پەنجەرەکەشی با بڵین ئاخنی یام خەسەن بەرماڵێکی گەورەی پیادا، ئیتر ئێمە لەودی ئەو با بڵێن ئەو دیوارانەوە لەنا ئەو خانوویە کە هەیە بریتی بوو لە ژوورەکەش چەند کۆڵەکەیشی تیا بوو، ینی لێ ناشارمەوە ئێمە چەند جار سەرمان بەر ئەو کۆڵەکانە کەوت نێوچەوانمان بەر ئەو کۆڵەکانە کەوت لە دەرەوە هاتیینە ژوورەوە. مناڵێکی زۆر ناڕەحەتم بەڕێ کرد، هەژارێکی زۆر تونگەماڕۆی دابووین. ئیسمە بڵێم کاک پەیوەند ینی ئینسان لە قۆناغی هەژاریات تێپەڕێت چی فێرە بێت؟ خۆی هەژاری زۆر جوانە، مانی ئینسان ینی با بڵێن ئینسانی هەژار ئینسانێکی جوانە و هەژاری ئەتوانێت ینی بەرعاتێکی گەورە تیا دروستکە، وەلانی کەم تۆ لە هەژاریە ئەستەم کار نابی بە ئەهلی ستەم، تەنانەت لەو مناڵێشە غەدر لە هاوڕەکانت ناکەی، ینی بە پێچەوانەوە هەژارەکان شەفقەتیان زۆرترە، ڕەحمیان زۆرترە، ینی زۆر جار دایکم کە مەشکەیە ژان یاخوا بە ڕەحمەت بێ بابۆڵەیشی بۆ کردم خوا گادار هیچ جارێک بابۆڵەکەم بە تەنیا نەخواردووە، ینی یاگەر ڕەفیقەکەمە هێنایەوە دایکم هەر لەسەر مەشکەکە دوو بابۆڵی بۆ هەریەکەمانە کرد. هاوڕەکانم زۆر خۆشەویست و معنی تەنانەت ینی جاری وا هەبووە غەدریشم لێ کرا قوبوڵم کردووە، ینی مهمە تۆ لە مناڵیەوە لە مەغدورەکانی بەس لە غەدارەکان نەبی، یعنی من هەمیشە ڕەنگە لەوانە بوو بم کە زوڵمم لێ کراوە بەس زاڵم نەبووم، بۆیە ئەمە ینی هەژاری ئەمەی من فێری من کرد و هەژاری لەسەر پێی خۆی وەستاندینین، ینی ئێمە توانیمان لەسەر پێی خۆمان بوەستین و دەست بکەین بە قوڕیژی شێرا بۆ پەیداکردنی نان و نانی حەڵاڵ، لێ ناشارمەوە ئەو تەسیراتی مناڵی
نەمهێشت تام لە حزەیە مناڵەکانم نانی حرام بخۆن. جارێک دایکم بە ڕەحمەت بێ برا گەورەکەم لە پێشمەرگایەتی هاتبووەوە داوەتی هاوڕەکانی کرد ئەو خواردنەی لێ مابووەوە لەبەر ئێمە خێزانی هەژار بووین زۆر پێویستمان بۆ بوو ئەو گۆشتە بخۆین ئەو پڵاوە بخۆین ئەو چێشتە بخۆین بەڵام دایکم نەیهێش بیخۆین دایکم ڕشتی لەبەر چاوی ئێمە وتی لەبەر ئەوەی کە خۆ ئەزانێ ئەوانە ئەو پارەیان چۆن پەیدا کردووە لە جرفانی چه عسکرێک دەریان هێناوە خۆ ئەزانە بە چ زوڵمێک پەیدایان کردووە بۆ ئێوە نابێ ئەو نانە بخۆن دایکم بە ڕەحمەت بێ ئاوا ئێمەی گۆش کرد لەو هەژاریە بۆیە ئێمە دەشێ بڵێن الحەمدولله کەسی حەڵال خۆر بووین الحەمدولله. بێمە سەر کەمێک لە قۆناغی گەنجەتی دواتر بەرەو میدیایی کەی پێدانێ و قۆناغی کاری میدیایی ڕاستەکەی من لە ساڵی 1970 هاتم بۆ سلێمانی بۆ خوێندن ئەو کاتە ماڵمان لە لادێ بوو و ماڵی نەنکم ینی با بڵێن باپیرم لێرە بوو لە سلێمانی و لەوێ تێکەڵ بۆ شار بوو مەزانی یەکەم جار کە شارم بینی زۆر سیر بوو کاک شار سحرێکی گەورەی هەبوو ئەزانی تۆ بیرکەرەوە هەر من لە لادەیە کاژیا بووم کە ئێمە لە ماڵەوە تەنها لامپایەک لەگەڵ فانۆزێکمانە بوو ینی زۆرینەی ماڵی ئەمە تاریک بوو تەنها یەک ژوورمانە بوو کە ڕووناک بوو لامپایەک قدرەتی زۆر کەمە لەوەی کارەبا نەبوو لە ئەخیرەکانە کارەبا هادەویش شتێکی مەحدود بوو کەم بوو بەڵام من زۆرینەی ژانم ئاوە لەونە ئەو تاریشانە بەڕێ کرد بەڵام کەدەی بۆ شار بە یەک جار چاوت بەر ئەو هەموو ئەلەکتریکاکەوێ بەر ئەو هەموو کارەبایەکەوێ بەر ئەو هەموو دارتەلاناکەوێ ینی فەزای شار فەزایکی زۆر سەحراوی بوو بۆ من ینی هەچی ئەم بینی بەلامەوە شتێکی سیر بوو ینی لێ ناشارمەوە لە شار باژێڕەوە یەکەم جار کە هاتم لە ئەسمەڕۆ شارم بینی شار بۆ قەرەباڵغێ ماڵم بۆ قەرەباڵغێ ڕاستەکەی نەدی بوو من ئەوەی بینی بووم هەندێک گوند بوو هەندێک با بڵێن ناحیە بوو قەزا بوو شتێکی ئەوە ئەویش ینی شارە دێ بوون بەڵام بەرکەوتم بە سلێمانی زۆر ژانی گۆڕیم سەرەتا شار سحری لێکردم زۆر حەیران بووم تایە دوای وردەوردە کە تەعاملم لەگەڵا کرد کە کارداوانەوە شتەکانم هاتن بە جۆرە لە جۆرەکان زۆر ئاشناتیم لەگەڵ شارە پەیدا کرد زوو تێکەڵ بووم بە ژنگەی شار و زوو تێکەڵ بووم بەو پێدراوانەی کە شار هەیەی ینی ئەو کاتە دەستم گەشتە نامیل کە خوێندنەوە دەستم گەشتە ئەوەی کە ڕۆژنامە بخوێنمەوە و تەنانەت دوای چەند ساڵێک تقریبان لە ساڵی 86 بەدواوە من لە گۆڤار و ڕۆژنامەکانی ئەو کاتە ئەسڵم بابەتمە بوو نووسینم ئەنووسی بۆیە شار با بڵێن لادێ ئامادەی کرد بووم هاتمە ناو شاریشەوە زوو تێکەڵ بووم لەگەڵ شارە ینی ئەو حەپەسابیم نەبوو کەیتر دەستەوسان لێدا بنیشم مناڵێکی عجول بووم ینی عجول بەو مانای کە حەزمە کشتی جیاواز تاقیکەمەوە تام لە حەزێژ ئەو عجوولیم تاماوە ڕیسک حەزەکەم ڕیسکم هەبێ هەر لە بەرنامەشەبی قۆنی زۆر دانیش ڕاستە زۆر حەزم لە ستۆدیۆ نییە گەوهرا دەمزانی ڕاستە بۆیە الحەمدولله سەرەتایی کاری میدیایم بە نامەگۆڕینەوە دەسی پێ کرد ئەو کاتە گۆڤارێکە بوو بە ناوی گۆڤاری ڕەنجین من ڕسمێکم نردبوو بۆ گۆڤارەکە و عینوانی خۆشم لەسەردا نابوو ئەو کاتە کە دەرەچوو مانگی جارێک کە دەرەچوو ینی زۆر خۆش بوو زۆر چاوەڕێ و گۆڤارەمانە کرد زۆر ڕەنگا و ڕەنگ بوو ئەو هاوڕێیان لاپەڕێک چە بوو بە ناوی هاوڕێیانی مەسەرەن بۆ منە گۆڤارەکە گۆڤاری ڕەنجین ئیتر بە پێی ویستی خۆمان نامەمان بۆ یەکتریە نرد تەمان یەکەم نامەکە بەدەست من گەیشت نامەیەکی زۆر تایبەت بوو ینی کە هات یەکەم جار بوو بن نامەیەوە ببینم نامەیەکە زەرفەکەی خاچی بوو بەڵام ئەوەی پول پێوە بوو لە هەولێرەوە بۆ مات بوو لە هەولێرەوە هەتا ئێستا نازانم ئەو کەسە نادۆزمەوە بە ناوی جەلال غەمباردی دەوانی ڕقەمی پۆستەکەی 106 بوو تەوان نامێکی بۆ من نردبوو زۆر جوان بوو بە شیعر دەستی پێکرد بوو تەوان من ناوم عوسمانە ئەو کاتە ئەو بە عوسمان منیە ناسی نامەکە ئاوا بوو نووسی بووی بە ناوی خودایی بێهاوڵ و تاک بە هیمەتی گشت دلێرایانی خاک هەڵم گر خامە بە سووک و ئاسان نامە بنووسم بۆ کاکە عوسمان سڵاوێک پێشکەش وەک گوڵی کەنێر بۆ تۆی ئەنێرم لە شاری هەولێر بۆ سلێمانی بیهێنێ شەماڵ
کاکە عوسمانیش پێی بێ خۆشحاڵ داوات کردبوو ببین بەبرا بۆ یەک هەڵ بکەین گوڵۆپ و چرا بۆ یەک هەڵ بکەین گوڵۆپ و چرا لە ئێستاوە ئەتۆ برامی جێگای شانازی و هەم ئیحترامی بەڵام بە شەرتێ برای تەواوبی نەگوەکو هەندێک تەنها بەناوبی یعنی ئەمە سەرەتایەکی زۆر خۆش بوو بۆ تێکەڵبوون بە بێئەی شعری و ئەدەبیات و نامەگۆڕینەوە ئەلە بابەتانە ئیتر ئەمە بوو بە هۆکاری ئەوەی کە من بچمە ناو کاری ڕاگەاندن یا ڕاگەاندنم پێخۆش بوو بە تایبەتی دوایی نەوەدەکان من تەمان گوزەری من ئاوا بوو لە ناو ڕاگەاندنەکان هەتاکو و پێش ڕاپەڕین لە دوای ڕاپەڕین کە هاتمە ناو بڵێن هەر من بخم با بڵێن لە ڕابردووشە کەسێکی دیندار و ئیسلامی بووم بە مانای ئیخوانیەکەی بەڵام دوایی کە ڕاپەڕین بوو خۆشم بوو من پێشمەرگا لە بزوتنەوەی ئیسلامی ئێمە کۆمەڵک بڵاوکراوە و گۆڤار و ئەوانم هەبوو من چکە ئەزموندار بووم تەجروبەدار بووم زوو کەوتمە سەر پێ و چوومە ناو کاری ڕاگەاندنەوە سەرەتا بە نووسین من دەستم کرد بە نووسین دوایی لە دوای 2023ەوە کە کۆمەڵی دادگەری کۆمەڵی ئیسلامی بارودۆخەکەی تێک چوون بۆ منتیقەی ڕاپەڕین شاری ڕانێش بۆ من ئەتیبارێکی گەورەیە بتوێن پشدەر لای من شتێکی زۆر زۆر خۆشەویستە چوومە رادیۆ ڕانیا دەنجی کۆمەڵ رادیۆ ڕانیا ئەوش بوو بە ئەزمونێکی دیکە تا ماوەی پێشستا من بۆم بەرنامەی کۆمەڵێک سێرچ و هۆمگربن بۆم زای خەڵکی ڕانیەوە دیە زۆر ئەوانە خۆشەوێت و لێ ژیاوی توانە چەند جار باسی کردووە هەتا تەسەوڕ مەکرد خەڵکیێوی ڕاستەکەی من منەتێکی زۆر گەورەی خەڵکی دەفەری پشدەر و بتوێن و پشدەر و ڕانی ئەوانم لەسرە ینی زۆر قەرزاری ئەوانم ینی تۆ سیر کە باشترین هاوڕەکانم لەوێن ئەزمونێکی زۆر گەورەی من لەوەیە ئەزمموی کاری میدیایی لێت ناشارمەمە تا 2011 لە 2004 تا 2011 لە ڕادیۆی لە دەنجی کۆمەڵ رادیۆ ڕانێشم کردو کارمەندی ئەوە بووم یعنی بەڕاستی ئەو کاتە ئەو ڕادیۆ زۆر بەهێز بوو و ئەزمونێکی زۆرمان لەوێ تاقی کردەوە یاتی من لە نووسین دەسم پێکردوایی لە ڕانیە بە کاری ڕادیۆیی دەسم پێکرد جا دوای هاتمە ناو کاری تەلەڤیزیۆنی لە ساڵی 2008 ئەوانە بۆیە بەڕاستی ئەو مێژووی کە لەوێ بەجەماوە مێژوو کە تا ئێستا بۆ یسمەوە خۆشم دەوێت وفعلەن من لە ئێستاە نفوسیشم بۆ معلوماتە دەمە یەکەم جارێ هەڵم نفوسیشم ڕانێ ینی من بەعتیباران خەڵکی ڕانیم ئەخۆ بۆ ئەم نیشار ئەو خوێنجە بێمە سەر کەناڵی پێیان دواتر قۆناغی کاری میدیایی لە کەناڵی پێیان بوو کەناڵی پێیان چی ئەگەنە لای تۆ ینی تۆ زۆر جوان وەسفی شتەکانەکە ینی ئەدەبیاتانە شاعیرانە وەسفی چوپانێکی پێوەی زۆر پێم جوانە ئەوە کەناڵی پێیان چۆنە ینی چۆن لێ ئەڕوانی چی بەخشی بە تۆ لە ژیانی توێ وڵی زۆر شتی بەخشی ینی تەمەنی 16 ساڵم لە کاری میدیایی لێرە بوو بەس سەرەتایشی زۆر سیر دەسی پێکرد ینی مکات ئەو کاتە پێشەوەی بکرێتەوە سیڤی بڵاو بۆ لە کەناڵە جاجاکانە کە کەناڵی ئاسمانی پێیامەکرێتەوە و بە سیڤی داوا کەسەکانیانە کرد بۆی ببێ بە کارمەند هەر کەسێک کە ئێوێ داخوازی پێشکەشکە لەسەر ئەم دەبێت سیڤەکەی بەم شێوە بێ لێ ناشارمەوە لە سیڤەکە هەندێک شت هەبوو لە منە نەبوو ینی بە پێی سیڤەکە بووە من شانسم نەبوو بێم بۆ کەناڵی پێیان چونکە ئەوەی ئەوان داوایانە کرد بەشیجی لە منە نەبوو ئیتر من ینی وتم هەر لە ڕانیە خۆمەمێنمەوە و ئیشی خۆمەکەم و هیچ بەتەمانە بووم بێم بۆ ئێرە تەمان ێستا کەناڵەکە نەکرابەوە زۆریشی ما بوو بۆی بکرێتەوە ڕۆژێک کاک حاجی فاروق و کاتێکە بەڕێوەبەری بوو خی گەورە پاداشتی باتەوە پشتیوانێکی گەورم بۆ سواسێکم خی گەورە تەمەنی بەرەکەتدارکە ئینشاءڵڵا تەلەفۆنی بۆ کردم وتی کاکە تۆ بەتەماچی نای وەسلمانی وتم وڵا بڵم چی بۆچی بێم وەسلمانی وتی ئەی تۆ بەتەمانی بێ لایەکمان لەگەڵا بگری وتم حاجی گیان مەرجەکانی ئێوە لە من هەن نییە من بێم چی بکەم وتی ناکاکە تۆ پیاوێکی گەورەی لای ئەمە وتی وەرە تۆ بێ لایەکمان لەگەڵا بگری ئیتر هاتین بە عینوان ئێرەم نادۆزیەوە یعنی هەتاکو دۆزیمانەوە تۆزێک بە زەحمەت بوو هاتین هەر ئەو ڕۆژە ڕاستەکە هەر ڕۆژە منیان کرد بە بەرپرسێک لێ بەرپرسەکانی ئێرە بەشی بەرهەمێنیانان دا بە من کرد ینی من بەتەما بم بە کارمەندێم جام جارە بووم بە ئەندامی ستافی بەڕێوەبردن لە کەناڵەکە وەگوتی شەنکاکە توانای تۆ زۆرە هەر بە تەنیا سەرپەرشتیکردنی بەشێک کۆتایی نایە تۆ بێ بەرنمەیەکشمان لەگەڵا پێشکەشکی شاشەکە بێ بەرنمەیەکیشی تیا بێ ئیتر من بەرنمەیەکم دانا بە ناوی دەواازەیەکی نوێ کە
هێشتا کەناڵەکە نەکرابەوە و هەر ڕکلامی ڕۆی ینی یەکەم بەرنامە من تەمان ڕۆشنبیرەکانمەیە نابۆ ناوستودیۆ یەکەم دەکەوت هەر پێیان بوو بەڵێ ینی یەکەم بەرنامە یەکەم ئەڵقا لەگەڵ ڕێبین هەردیا بوو بابەتێکی زۆر جوان بوو لەسەر هاوڕێتی بوو قسەمانەوە کرد چێ بێ بە هاوڕێ چێتوانێ هاوڕێتی کردنی هەیە و هاوڕێ ئایا دروسەکرێ یای دۆزیتەوە یعنی زۆر قسەی جوان لەو بەرنامەیەکرا بەڵێ ئێستا هینەکە ماوە بەڵام ئەو ینی من بەم سەرەتایە دەسم پێ کرد دوایی ناچار بووم کە ماڵەکەشم بێنمەوە بۆ سلێمانی چووکە من ئێچێک بووم لە ستافی بەڕێوە بردن لەو هەش کەسی کە کەناڵەکانە بەڕێوە نەدەکراوەنە دوور بم تەحملی 3-4 ساڵێکم کرد 2008 کراوەتەوە من پێش 2008 لێرە بووم ئەو هینەی کە و بەشەی کە من سەرپەرشتمە کرد لێرە نزیکە ئەمەش بەشێک بوو ئەم شوێنەیە بەشێک بوو لە با بڵێن لەو بەشێک کە من سەرپەرشتیمە کرد و ژوورەکەشمان لەو بەربوو ئەنی هەر لە ژوورەکە شاخەوتم هەم وەزیفەکەم لێ بوو هەم لەوێ شاخەوتم 2008 تا 2011 بەڵام 2011 لەبەرەوەی کە حاجی فاروق زۆر تەکیدی لێکردمەوە کە بێ ماڵەکەت بێنیتەوە ئێرە ئیتر ماڵەکە بێنایەوە بۆ سلێمانی و ئێستا ماوەی 16 ساڵە من لەگەڵ ئێوەی خۆشەویست هەر ئیشەکەم و زۆریش لەوانەیە کە هاتوون لە ناو کەناڵەکەەوە ڕاستەکەی ڕەنگە خۆش نەبێ وا بڵم بەس لە ڕێگای منەوە هاتوون و ڕۆژنامەنووسی زۆر باشیانتیایە هەنی هەیە لە ڕێگای منەوە هاتووە بەس لە من زۆر باشترە ینی من زۆر سەربەرزم بەوانەی کە ئەو لانیکەم ئەوەی کە من پەسەندم کردوون و هاتوونە ناو شاشەکەەوە کەسی زۆر باشان لە دەرچووە الحەمدوللا تا ئێرە هێنامانە و تەمە ناکەم کە ئینشەڵڵا گەورە مەوفەقمانکە هەر بەنسبەت کەناڵی پامیشەوە پێشتر پۆدکاستێک لە کام محەممەدەوی ژاماژی بەوە دەکرد شخصیت و ینی کەسایەتیمان جیاوازی هەیە کاتێکە کەسێک لە دەرەوەمان بینێمە لەو کەناڵی پێیان دەرکەوتی ئەمە چیە گەڕێتەوە خۆشەویستی کەناڵەکە لە نێو خەڵکدا ڕاستەکەی کەناڵەکە بۆ خۆی چونکە باگراوندێکی ئاینی هەیە کەناڵێکی قورسە و کەناڵێکە محبوبێتێکی زۆری هەیە خۆشەویستێکی زۆری هەیە وەک کەناڵێکی خێزانیە خێزانی بەو مانای کە خێزانێک کاتەوە لە هیچ لەقتەیەکی لە هیچ گرتێکی هین نییە ینی قەلق نییە لەوەی کە ئێمە خوان خواستە شتێکی پیشان بین کە ڕووی مەجلیسی نییە ینی بۆ خێزان گونجاو نییە چونکە زۆرن لەو بابەتانە بۆیە بەڕاستی ینی کەناڵی ئاسمانی پەیام بۆ خۆی قورسایی و سنجینێکی زۆری هەیە و تەمانەوانەیە کە لێشی دەرەکەونە و ئەو چ پێشکەشکارەکان چ بێژەرەکان چ پامنێرەکان ئەمانە بە خۆیان تەسکیە کرێن ینی هەر لەوەی لە کەناڵەکە پیشانە درێ ئەبێ بە تەسکێ بۆ تۆ ینی تۆ لانی کەم بە تۆ تورێک ئینسانێکی ساڵە و ئینسانێک مەسەرم بۆن منە لانی کەم خەڵک ئیتمینانی لەگەڵ تا هەیە و متمانەت پێەکە من لە ناشارمەوە قسەی کاک محەممەد ڕاستە من لە ناشارمەوە من چوومە هەندێک شوێن کابرا و توێتی کاکە بە ئارەزوی خۆ لە ناو خێزانەکەمە تەوسویرکە تۆ ئەوەندە مەحرمی ینی باوەڕم پێ بکە لە ڕەمەزانە چوون بە گوندێک بۆ خۆم دەرگای حوشەکەمە پەچانە بوو ینی وەحاصل بە دار و دڕ و ئەوانە هینە چند دروست کرد بوو بۆ خۆم دەرگاکەم کردەوە چوومە ژوورەوە ئەتاک و گەشت نزیکی دەرگاکە ینی تۆزێ دوور و درێژ بوو پیاوەکە هاتە دەرەوە وتم زۆر بەبوورە من بەبێ لە دەرگادان هاتمە ژوورەوە وتی وڵای مامۆستا خۆ ئەگاتارە تۆ ئەوەندە مەحرەمی هەر یەکسەر بچۆرە ژوورەوە یعنی لەبەرەوە بەڕاستی ئەمە فەزڵێکی گەورەیە ئەمە بۆ پەیوەند عومەر نییە پەیوەند عومەر بە تەنیا ئەمە پێ ناکرێت بەڵکو شاشەکە ڕاستەکەی ئەو قورسایی هەیە و ئەو جوانی هەیە و ئەو سنجینی هەیە بۆیە ئەوەی کە لی دەرەکەوێت بە تەئکید دەبێت بە کەسایەتی و کەسایەتێکی دیار بەڵام لێش ناشارمەوە دەبێت ئەو کەسایەتی بپارێزی ینی پاراستنی کەسایەتێکێکە بۆ دروستەکە ینی کارێکی زۆر با بڵێن سانانیە بۆیە تۆ هەموو شتێکە حسابی بۆکرێت ینی جاری وایە ڕەنگە ئەگەر ئێژێک سەلامت لێ بکە و ئاگال لێ نەبێ دوایی ینی سەرزەنشت بکرێت لەسەرەوەی کە تۆ وەڵامی سەلامەکە نەداوەوە یا بە شوێنێکا بڕێز سەسلام لە کەسێک نەکەی چونکە ئەوانە هەمووی تۆ ئەناسن تۆ بێ هەر تەعاملکردنێک لەگەڵ هەر کەسێکا بێ مناڵە ژنە پیاوی بەتەمەنە و هەروە ژنی بەتەمەنە هەر کەسێکە ئەبێ ینی حساب بکەی کە ئەو تۆش ئەوە ناسی چونکە ئەو لانی کە بەو تۆ ئەناسێەوە بێ ئاوا تەعاملی لەگەڵا بکەی بە تەئکید
فەزڵی ئەم کەناڵە بەسەر کەسایەتیمانەوە بەسەر شخصیەتمانەوە زۆرە. بەسە خۆش بێ کاک پەیوەند بە درێژایی و قۆناغی ژیانت حتمما سەختی و ناخۆشی زۆرت بینیوە. سەختین چی بووە یاخود بەسەرهات یاخود کارە ساعتێک شتێک لە ژیانتا کە هەمیشە لە زیهن و یادەوەری خۆتا مابێتەوە بۆوان باسکەین. کارە سات یا با بڵێن شتی ناخۆش تەمان ئەوەی بیریشتە خەم ناخۆشان بەڵامی تر پێمان خۆشە بینەر حەزان زۆرە شتی ناخۆش لە ژیانی منە ڕاستەکی زۆرە. شتە ناخۆشەکان خۆی ئەوەی باشەکە بێ بە یادەوەریە بێ بەشتی خۆش، یعنی هیچ یادەوەرێکی ناخۆش دوایی بە ناخۆشی نامێنێ ئەوێ بەشتی خۆش. ڕاستەکەی با لە شتێکی کۆمەڵاتیەوە دەست پێ بکەن. وەختی خۆی کە من چوون بۆ شاری ڕانیە ماڵەکەم برد بۆ شاری ڕانیە، ینی زۆر هەژار بووین ڕاستەکەی، ینی ماڵەکەشم تاڵان کرابوو، من بۆ خۆم بە سەڵتە خێزانی ڕۆشت بووم. خانووەکەم گەر خانووەکە لەوەیە بوو بڕوخێ چۆڵ بوو، ینی خەڵک نەیەتوانی بچێتە ناویەوە لە بەرەوەی مەترسی ڕاستەکەی داڕوخانی هەبوو، دار بوو سەقفەکەی ئاوهایلات بوو. چەند کەزەهات بۆ ماڵمان ئەیگوت ئەم خانووە ڕوخێ بەسەرتانە. من دڵنیامەوەی کە ئێستا ئەو خۆشەویستانم کە لە ڕانیەنیان هاتو چۆیان کردو ئێستا هەمویان نەزانن. بەتابەتی ئەو ژوورەی کە مابووینەوە لە باتی دارە ڕاکەی ئاوا بێ ئاوا بوو، زۆر ناخۆش بوو، هەمیشە چاوەڕێ بوون بڕوخێ. جارێک سوێنم خوارە تاکو نەڕوخێ بەسەرمانە بەجێی ناڵم. شەوێک لە پڕێکا زرمەیەکی گەورە هات کە سەرم کرد دڕوخا بوو، سەقفەکەی بەست باش بوو هەمووی نەڕوخا بوو. هودا و کۆساری هودای کچم لەگەڵ کۆسارە هەمان بوو. ئیتر ئەوان باش بوو خۆڵشتیان زۆر نەکەوت بەسەرەوە، چوم هێنام نەدەرەوە. ئەجا ناچار بووین بەوەی کە خانووەکە چۆڵکەین، ینی خانوومە بەسەر ڕوخاوە تا ئەوەندازەیە. لە ژانی پێشمەرگایەتیە جگەلەوەی کە دوو جار بەری نار بووم. جارێک تەقینەوەمان بە پیاتەقیەوە ڕاستەکەی تەقینەوەیان بۆ دانابووین کە لە خوڕماڵ دەرەچی بەرەو بیارە ئەلەویا تەقینەوەیەکیان بۆ داینان پێمانە تەقیەوە. من بریندار بووم و سارەکەشمان ینی لە کەڵک کەوت. ئەو جارە الحەمدوللا لە مردن ڕزگارم بوو. جارێکی دیکە ئێمە من ئەچوم بۆ خەرپانی، هینێکمانە بوو لەوێ ڕەبایەکمانە بوو بارەگایەکمانە بوو، من بەیانیان شتم بۆ بردن ینی پێداویستی ڕۆژانە. لەم سەرەوە ڕۆشتم بەیانی زۆر زوو بوو، ئەوە دنیا لێڵەکە بوو، ئەوانە زۆر ڕووناک نەبوو. کە لەو سەرەوە هاتمەوە سێرم برد هەندێک لە هاوڕەکانی خۆمان لە ئەو برا پێشمەرگانە هاتبوو، نازم بۆ چێگەڕان. منیش لەلایەن وەستام وتیان سێرم کرد ئەلغامێکی دەبابان بەدەستەوە بوو، ئەلغامێکی گەورە. وتیان تۆ زانی بەسەرەوە ئەلغامەیە ڕۆشتووی؟ وتم ناوەڵا. وتیان وڵاو ئەلغامە لێرە دانراوە، ئەو لغمە لەسەر جادەکە بوو. من بەڵام لەبەر ئەوەی کە ینی شەودا نابوو لە پەلەپەلیە ناتوانی بوو بە ڕێکی داینێن ئاوها دانرا بوو. من ئاوا لەسەر لا باز پیا ڕۆشت بوو لەبەرەوەی کە لەسەر لا ینی ئەو زەختەی بۆ دروست نابێ چونکە چەشنەکەی لەسەرەوەیە. بۆی ئەو جارش دیسان لە مردن ڕزگارمان بوو. ینی ئەوە جگەلەوەی کە من برا گەورەکەم کسپەیەکی گەوری لە دڵم هەڵسان کە شەید بوو، ینی بەڕاستی بۆ ئێمە کارەساتێکی گەورە بوو و لێت ناشارمەوە. مردنی دایک و باوکم بۆ ئێمە زۆر زۆر ناخۆش بوو. ئەنجام ببیرن نەچێ من دوو جار عملیات کراوە. خۆشەویستانی ڕانی ئەزانن خەڵکی ئەو منتیقی بیتوێن پشدەرە ئەزانێ کە من بەهۆی ئیشکردنەوە ئیشی قورسەوە ڕاستەکەی لە ڕانیە دوو جار عملیات کرام، فەقەرات ینی کەوتمە سەر جێگا و دوو جار عملیاتی فەقەراتم کردووە. شتی تریش هەیە بەڵام ڕەنگە ئەوە کافی بێ بۆی کە خەڵک بزانێت کە ئێمە بارودۆخی ژیانمان چۆن تێپەڕی، ژانی پێشمەرگاتیمان چەند قورس بوو، ژانی کۆمەڵاتیمان چەند قورس بوو. و لە عەلامە مەسەلەن بۆ منە ئێمە لە کرێکاریمانە کرد لە بازاڕ و دوایژە چوین لە هینا لە ڕاگەاندون و هەروەها لە ڕادیۆ و لە ڕۆژنامە و لەوانە بەشداریمانە کرد. پێم بیر نەچێتەوە تۆ پێم بێت ئەوە دەستێکی زۆر باڵا دێ لە نووسین و لە شعرانی ئەدیب دۆستێکی زۆر ئەوەشی ئەمەوەشمان باز نەکرد. ئەمە کوێی ژیانی تۆی داگیر کردو لە ژیانی خۆتە؟ ئەزانی چی هینا ژیانی فەقیری ژیانێکی شیعریە. هەژاری هەر بە خۆی بیلوسیتەوە بێ بە چیرۆک. لەبەرەوە بەڕاستی ئەها تۆ
زۆر مەحرومی ئینسان کە لە هەژاریا زۆر شتی نییە ینی زۆر لەو شتانی کە خەڵکی تر هەیەی ڕەنگ ئەو نەیبێ بەلاتەوە سیر نەبێ من ئێمە ماڵمان دانی کە لە لادێ بووین ماڵی ئێمە بۆنی لێ ناهات بۆنی خواردن هەیە کە دوای ئەسران خواردن دروستەکەن هەندێک ماڵ بۆنی چێشتەکانێت ئەزانی لە ماڵی ئەمە و بۆنە نەبوو باوەڕ کە ئەمە بۆ من اعتیبارێکی گەورەی هەبوو ینی بوو بە پرسیار بۆ مناڵێ باشە بۆ ماڵی ئەمە بۆنی لێ نایە بۆچی ماڵە مەسەلەن فلان ماڵ بۆنی خواردنیان جا و کاتە چێشت لێنان لەبەرەوەی هێن بوو لە حیوانەکە ئاگردانە بوو ئەو ئاگردانە بە بۆری هاتە سەرەوە دوو کەڵوینەکە زوو بۆنەکەی بڵاو بۆ جاری وایە ڕفیقم ڕاستپار ئەم گوت بزانە ئەوە نەوەکو من بۆن نەکەم ئەتوانن ئێوە بچن بزانن ماڵی ئێمە بۆنی لێت بەس لێ نات تۆ کە مەحروم بووی بە چی قەرەبوو یەکەیتەوە دەقی شیعری ئەو شتانت بۆ قەرەبووە کاتۆ کە نیتە ینی تۆ لە ناو شعرا کۆمەڵک شتت هەیە کە لە واقعانیتە لێت ناشارمەوە ئەمە دەستی منی گرت بەوەی کە من هەندێک شت قەرەبوو کەمەوە لە ژیانی خۆم بۆیە هەتا لە پێشێکی دیوانە شعرەکەمە نووسیومە پێشکەش بێ بە تۆ کە بەس لێرە هەیت واتە ئەو کەسەی کە من لەوێ خیتابم ڕووی تێتی ڕۆکەمە ئەو شعر بۆ ئەوڵم بەس لە دەقە شعیرەکە هەگەنە لە واقعانیە لەبەرەوە ینی شعریش بۆ من قەرەبووکردنەوەیکی دیکەی دیوێکی دیکەی ژیان بوو کە تیا مەحروم بوو دەستەکانە خۆش بێ کاک پێ بێمە سەر بابەتی ژیانی ئێستا معاناتی خەڵکی بۆ پێی کە بەڕێستان بەرنامەتان لە کەناڵی پێیانمە بووە و زیاتر بەرنامەکەتان لەگەڵ خەڵکو و گونشینان و گفت و گۆی خەڵکی و ئەمانە بوانی وەکو ئێمەمانە نەبوو لە ستۆدیو ئەوەیە بێت ینی ئەمە زیاتر درک بە معاناتی خەڵکەکەی درک بە ناڕەحەتیەکانیانەکەی زیاتر هەز بەو ناڕەحەتیانەکەی کە خۆت بە چای خۆ دەیبینی کەسێک گەژارە کەسێک معاناتێکی هەیە زۆر جاتۆ بەرنامەکەت باسی گوند و لادێ و جوانی لادەکانە بەڵام ئەم کەسە ئەوەندە پڕە ئەوێ گۆشەیەکی کەوشتێکی دیکە بۆ تۆ باسکە ئەمە بۆ تۆ چی دروست کرد لە ژیانی خۆتان ئەزانی کە دانیار ئێستاش من کە سەیری هەندێک شتەکەم زۆر ینی بێتاقەتە بم بۆ دڵە پڕ بێ بۆ شتێکی ژیانی ئێستا ئەزانی چی ئەزانی جاران لە لادەکانە ئەزانی سەربانەکانمان لە یەک نزیک بوون خانوەکانمان بە یەک ئاست بوو ژیانەکە زۆر فەرقی نەبوو ینی ئەوەی کە پێک بترێت جیاوازێک بینە نەبوو ئێستا جیاوازی زۆر ناخۆشەیە ینی ئەزانی ئێستا بێ زۆر هەژاربی یا بێ زۆر دەوڵەمەندبی خەریکە ئەو وەسەتیەتە نامێنێ ینی بەڕاستی بۆ ئێستا بۆ هەژار هەموو شتێک ئازار دەرە تۆ تەسەور کە لە ماڵێکی هەژارە لە شارەیە لە لادەیە کەیتە دەرەوە خەڵک مەسەلەن بۆن منە سیارە هەیە تۆ نیتە خەڵک هەیە مەسەلەن بۆن من ماڵەکەی خۆشە تۆ نیتە خەڵکەیە مناڵەکەی دەتوانێت لە شوێنی باش بخوێنە تۆ ناتوانانی خەڵکەیە کاسپی هەیە بەس تۆ نیتە ینی جیاوازیەکە ئەوەندە زۆرە هەموو شتێک ئازارە دەدا ئازار ینی ئەم ئازارە من ڕەنگە بۆ خۆم تەحملی بکەم من مەبەسم خۆم نییە باوەڕێکی مەبەسم خۆم نییە ینی من بەو ژانی کە هەمە زۆر قەنەعاتم هەیە و زۆر شاکرم ینی پێی بەڵام کە بینم خەڵکەکە ینی ینی شێوەی ژیانکردن ئەوەنە گۆڕاوە ئەوەنە معانات زۆرە ینی بەڕاستی جیاوازەکە ئەوەنە زۆرە نازانین لە چۆ بچی بۆین ینی من ئەم سەرمایهداریە ئینسان زۆر بێزارەکە ینی تۆ سەرمایهداری ینی ڕووکارێکی وای بە ژیان بەخشیوە ینی کردوێتی بەشتی زۆر با بڵێن سەحی ینی تۆ گرنگە بەسەران بۆن منە هەرەوەنە گرنگە سارێکی جوانت پێ بێ مۆبایلەکەت مەسەلەن بۆن منە لە ڤێرژنەکانی سەرەوە بێ لە مۆدلەکانی سەرەوە بێ ینی مەسەلەن بۆن منە جلوبەرگت مەسەلەن ڕاقی بێ شوێنی کارکردنت هەبێ نازام چیتە بێ فلان ینی هەمووی بۆ بە ڕۆتینات ینی دەکرێت مەسەلەن بۆن منە ئەم ژیانە ئێمە کردووە بە پەیکەر ئێمە کردووە بە ڕۆبۆت ئەزانی سەرمایهداری وەکو ڕۆبۆت ئێمە کۆکەکە قڕمیشمانەکە و ئاراستەمانەکە ینی ببینە کە مۆدلێکی تازەی ئایفۆنیت خەڵک چۆن سەری بۆگرێ ئەو مۆبایلیانەی کە پێمانە جاریوا شوختەکانی سەر شاشەکەی بێ بە کێشەیەکی گەورە بۆ ئێمە جاری وایە مەسەلەن زیبکەیەک بە دەم و چاومانەوەیە لەبەرەوەی مەسەلەن بۆن من ئێستا ئەوەندە ڕووکاربینین یان ئەبێ بە کێشەیەکی گەورە بۆمان ینی معانات زۆرە لەگەڵیشیا من پێ دەڵێم ینی خەڵکێکی زۆر هەژارە
کێشەی گەورەی ئێمە ئەزانی چییە؟ ئێمە دەسەڵاتێک حکممانەکە کە بۆ خۆی پڕە خەڵک قڕە ینی بە چمان هەیە ینی بۆ خۆی زۆر ژیانێکی ڕاقی ئەژی بەڵام ئەخر ژیانی ڕاقی بۆ بەرپرس زۆر خراپە لەبەروی تۆ ئەگەر بۆ خۆت بەرپرسبی لە ژانێکی ڕاقی بژی ژانێکی خۆش بژی هەز بە معاناتی خەڵک ناکەی ناتوانانی هەز بە معاناتی خەڵکەی لەبەرەوە بەڕاستی یا بە هەژاریات تێپڕ نەبوو بەڵێ بەتەچید ئەمانە ینی ئەم بەتایبەتی ئەم بەرپرسانی کە ئێستاهان باوەڕم پێ بکە بەردی سارد و گەرم نەچێت بەژێر پیانە ینی ئێچێک لە کێشەکانی ئەوان ئەوەیە کە ئەمە هەموو هەژارە گەورەیە ئەوان درچی ناکەنەڵەن خەڵکی ئەمە زۆر باشە خەڵکی ئەمە زۆر باشی چییە بڕۆ بۆ ناوچانەی کە مەسەلەن بڕۆ بە گوندەکان کاکە کابرا هەیە لە شارەوە خێرام ماڵەکە بردوتەوە بە گوندەکان لەبەر ئەوەی پارەی ڕۆژانەی پێ نییەشت بکڕێکات ئەو مەسروفاتە مەسەلەن بۆ منە بهێنەی کە لە ناو شارە هەیە ئەو پێداویستانێک کە مەسەلەن بۆ منە بۆی جێبەجێ ناکرێت پارەی پێ نییە لەبەرەوە بەڕاستی ینی هەژارێکی گەورە هەیە جاران ئەگەر هەژار بوویتە لە لادەیەەکە من چیرۆجیی خۆمت پێڵم زۆر بە کورتی وەختی خۆی من ئەمە زۆرە جەرمەوە لەگەڵ باوک ماچوون بۆ سەر ڕێزەکەمان بە سواری گوێ درێژێک من لە دوای باوکمە سوار بوو پیاوێک لە دووە بانجی کرد وتی کاک عومەر مەڕۆ لە لادەکەمان تۆزێک تێپەڕ ببووین پیاوەکە هات 2 دینار زەکاتی یا بە باوکم ینی سیر ئەم 2 دینارە منی زۆر دڵخۆش کرد ئەمزانی کە پارە بۆ ئێمە شوێنی گرنگە گرێ ینی ئەو 2 دینارە بۆ من لەو مناڵەیە نەمەزانی پارە زۆر چییە و چی نیە و ینی زەکات چییە بەڵام ئەمزانی کە پارە دەتوانێت ئەندازەیەک مەسەلەن بۆن منە خۆش بەختمان کات چوزانم بچینە سەر سفرەیە کە لانێکم دووسێ شتی تیاابێ کاتی خۆی لە هەر گەڕێکەکە هەژار و هەبووایە خەڵک درچیە کەرەزانی کامە هەژار یارمەتیانەدا کاکە ئێستا وای لێ هاتوون هەژارەکان نادۆزرێنەوە ئەوەندە زۆرن جاران دەوڵەمانێکە بوو دەیتوانی 2 خزمی هەژاری هەیە یارمەتی بە ئێستا 100 دانێ هەیە نازانە یارمەتی کامیان بە بەڕاستی خەڵک لە معاناتە زۆر نادادێکی گەورە هەیە بەڕاستی ینی بەڕاستی ئەمە پێویستی بەوە کە ینی نەکە ینی بەشتی من باوەڕم بە ڕاستەکەی بە ئیسلاح نییە بە چاکسازی نییە باوەڕم بەوە کە ئەم دەسەڵاتە بێ ڕاستەکەی بێ بڕوخێ نابێ بخیت دەبێ بخیتەوە سەر پلێت خانوێکی شڕ و دڕت هەیە بە تەعمیرات چاک نابێ کاک بێبی ڕوخێنی کاک پێوەنە هەر درکردن بەم معاناتی خەڵکە بۆ وات کرد کە جەنابەت کاندیدبی لە ئینشاڵڵا خولی داهاتووی پەرلەمانی کوردستان لە لیستی کۆمەڵی دادگەری ینی ئەم ناخۆشی و نەهامەتیانی خەڵکی سەبەبێک بوو بۆی کە جەنابەت بتەوێت لە گۆشەیەک لە شوێنێکی دیکەەوە خزمەت بە خەڵکی بکەین طبعاً ڕاستەکەی لەوانەیە بۆ من هەژاری ینی زیاتر دیار بێ بۆ خۆم الحەمدولله ینی لە کەس هەژارەکانم و ینی با بڵێم ناڵم زۆ خراپم و نازانم ئەلەم بابەتان بەڵام الحەمدولله بۆ خۆم هەژارم ماڵەکەم لە گەڕەکی هەژار نشینەکانە لەگەڵ ئەوان نوێژەکەم لەگەڵ ئەوان هاتوچۆکەم هەتا ڕەفیقاتی و ئەوانەشم لەگەڵ خەڵکی هەژارە لەگەڵیشیا من بە خۆت زانی ئەو بەرنامەی هەمە بەرنامەی ئاوادان بێ ینی بەرنامەی ئاوادان بێ بۆ من وەکو کەنزوایە زۆر شت هەیە کە مەسەلەن بۆن منە بەسەریا کەوتمەوە و بەڕاستی ینی زۆر شتی پێ ئاشناکردمەوە بە تایبەتی لەگەڵ هەژاریا زۆر دەرگیری کردمەوە جارێکی دیکە ینی من وەکو مناڵێکی هەژار لە لادێەوە هاتمە ناو شار دیسانم بەرنمەیە بردمیەوە بۆ ناو هەژارەکان لە لادێ لەبەرەوە بەڕاستی ینی معاناتی خەڵک من زۆر مەحزوونەکە زۆر بێتاقەتەکە ینی لەوەش کە مەسەلەن بۆن منە توانای یارمەتیدانم نییە توانای مەسەلەن بۆن من ڕێگایکی زۆرم نییە بۆی کە هاوکارێکی باش بم نەم شاردۆتەوە کاکە وەکو عەتف ڕەنگە لەگەڵ هەژارەکانە بتوانم تا گریانش بڕۆم بەڵام ئەمە زۆر شت قەرەبوو ناکاتەوە بۆیە بەڕاستی لەم خولەی پەرلەمانی کوردستانە پێم خۆش ینی با بڵێن کاندید بم جاری تری شانسم هەبووە بەس نەم کردووە بەس ئەم جارە ینی یەکلای بوومەوە بۆ ڕاستەکەی بۆ ئەم بابەتە وەخوای گەورە پشتیوان بێ من بچمە پەرلەمانی کوردستان واگەر ئەم کەناڵە ڕاستەکەی بەرنمەکەم لێ وەرگێتەوە ئەگەنا بە پەرلەمانتاریش بەرنمەکەکەم بۆی لە خەڵک دانەبڕێم ینی ڕێگایکی زۆر جوانە بۆ ناو خەڵک کەناڵەکە جارێک ئاواڵم کەناڵەکە لێم قەدەغەنەکە بە پەرلەمانتاریش بم ئەچم بەرنمەکەکەم و ئیشی پەرلەمانتاری خۆشمەکەم بۆی هەمیشە لە نزیکی ئەوان بوو
بۆ هەمیشە لە ئاگەم لە معاناتیان بێ بۆ پێش بڵێم ینی ئینسان زۆر گرنگە بەلای خۆی پەروەردگارەوە خۆی پەروەردگار بەس ڕێگەی داوە ئینسان لەسەر زەویە خەلیفەی بێ جێنشینی بێ باشە سەیری قورئانی پیرۆزکە بە بسمیلایی دەست پێەکە بە ناس کۆتاییەت تەمان بسمیلایی لە وەکو لە شوێنی ترژوتمە بسم الله لە سوورەتی فاتحە ئاەتە بەڵام ئەخیری قورئان سوورەتی ئەنناسە هەم بە ناس بە وشەی ناسش کۆتاییەت لەبەرەوە بڕاستی ئەو مەبدەی ئێمە هەڵمان گرتووە بە تایبەتی لە ناو کۆمەڵی دادگەری و بە تایبەتی کە ئێمە خەڵکیی ئیسلامین ڕاستەکە ئێمە خزمەتکاری خەڵکین یعنی هیچ ناوێکی تری نییە ئەمە تەواضع نییە ئەمە ناوی سەرەکی ئێمەیە پەیوەند عومەر خزمەتکاری خەڵکە لە هەر شوێنێک خزمەت بوو ئەبێ سەری ئەو لەوێ بێ لەبەرەوە ئەزانی بۆچی خزمەتی ئینسان خزمەتی خەڵکی خۆت عیبادەتە عیبادەتە بە مانای چی بە ماناوە ئەگەر تۆ خەڵوت بکەی ببی بە عابید لە ئەشکەوتێکە بەقەدەرەوە مهم نییە کە گانی ساڵ 12 مانگ کەس نەبینی عیبادەتی خۆی پەروەردگار بکەیت لە عیبادەتا بی خەریکی نوێشکردن بی خەریکی دوعاکردن بی خەریکی خەڵوت بی مناجات بی لەگەڵ خۆی پەروەردگار بەقەدەر ئەوە مهم نییە کە تۆ بشور لە محتاجێک بخۆی لە کەسێک بخۆی کە احتیاجی جێبەجێکەی لەبەرەوە ئێمە دینەکەمان هانمەنادا بۆ ئەوەی کە خزمەتکاری خەڵک بین زۆر سپاس دەکەین خۆی گەور و سەرکەوتوتان پێبەخشی ئینشاءالله کاک پەیوەندیان کاک پەیوەند عومەر کاندیدی ژمارە 25 لە لیستی کۆمەڵی دادگەری 147 ئەمجارە میوانی پۆدکاستی ئێمە بوو ئازان و خۆشەویستانمان تا بەرنامێکی دیکەی پۆدکاست بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ سپاس